مادەی 14 بودجە هێندەی لە بەرژەوەندی پارتیە، هێندە لە بەرژەوەندی یەکێتی نییە. مادەی 14 ڕەشنووسی بودجەی عێراق کە لەلایەن لیژنەی داراییەوە ئامادەکرا بوو، دوو بڕگەی ناکۆکی تێدا بوو کە یەکەمیان مامەڵەی ڕاستەوخۆی حکوومەتی عێراقە لەگەڵ پارێزگاکان، بە تایبەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان. دووەمیشیان گێڕانەوەی ڕێژەی لە ١٠ پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە. دوای ئەوەی دەنگ لەسەر مادەی 14 بڕگەی یەکەم درا کە تایبەت بوو بە مامەڵەی ڕاستەوخۆی حکوومەتی عێراق لەگەڵ پارێزگاکان، بە تایبەتی هەرێمی کوردستان، کاردانەوەی نێوخۆی و عێراقیشی لێکەوتەوە. چاودێران پێیان وایە مادەکە لە بەرژەوەندی پارتیە، بە پێچاوانەوە زیانی بۆ یەکێتی و سلێمانی هەیە. دوای پەسەندکردنی مادەکە، فراکسیۆنی پارتی و نەوەی نوێ و یەکگرتو و کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق بڕگەکەیان بەلێدان لە قەوارەی هەرێمی کوردستان و یەکڕیزی هەژمار کردو. یەکێتیش بە دەستکەوت و گەڕانەوەی ماف و بوجە بۆ پارێزگای سلێمانی. بەڵام چاودێران باس لەوە دەکەن کە ئەوە لە بەرژەوەندی یەکێتی نییە و بە زیانی خۆی تەواو دەبێت. لەبارەی دەقی مادەی 14 کە پەسەندکراوە لە نێو پرۆژە یاسای بودجە، یاساناس سەنگەر ڕەسوول، ڕاوێژکاری سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە پشتی یەکێتی دەڵێت بڕگەی 8 لە مادەی 14 ناڕوونی زۆری تێدایە کە دەڵێت پارێزگای ناڕازی دەتوانێت بەشە بودجەی خۆی ڕاستەوخۆ پێبدرێت. ئایا پێوەرەکانی ناڕازی و نادادپەروەری چین و کێ ئەو حساباتە بەوردی دەکات؟ بۆیە ئەوە زۆر قورسە جێبەجێ بکرێت. هەروەها دەشڵێت ئەگەر مادەکە بە دابەشکاری لە 157 بۆ 43 نێوان زۆنی زەرد و سەوز جێبەجێ بکرێت. دوای لێدەرکردنی خەرجی سیادی و پارەی دەرهێنانی کۆمپانیاکانی نەوت، ئەگەر ئەو بڕا گەیشتە سلێمانی بەشی موچەی نەکرد، ئەو کات کامەلایەن قەرەبووی سلێمانی دەکاتەوە. سەنگەر ڕەسوول باس لەوە دەکات دەبوایە لە بودجە فەرز کرابایە هەرێم یاسای بودجەی هەبێت. هەروەها لە 115 بۆ 20 لە کۆی گشتی بودجەی هەرێم بۆ بەرهێنان تەرخەن کرابە. دواتر پێداگیری لەسەر یەکسانی نێوان پارێزگاکان کرابایە، چونکە بەپێی بڕگەی 8 مادەی 14 ئەولەویەت بۆ موچە و خانەنشینانە کە ئەماش هیچ گۆڕانکاریەک لەسەر پێشخستنی پرۆژەکانی وەبەرهێنان لە پارێزگاکان دروست ناکات. بەشێک لە چاودێران پێیان وایە کە مامەڵەکردنی پارێزگاکان لەگەڵ بەغدا لەلایەن یەکێتیەوە کارتێک بوو سووتێنرا، نەدەبوو یەکێتی پەنا بۆ ئەو ڕێگایە ببات بۆ فشارخستنە سەر پارتی، چونکە ئەگەر سبەی بەغدا یان هەرێم پابەن نەبێت، ئەو کات یەکێتی داوا لە کامیان دەکات؟ ئایا ئەگەر هاتوو ویستیان باس لە نادادپەروەری بکەن، لە ڕێگای کێوە دەبێت باس بکرێت؟ حکوومەت یا وەزارەتی دارایی یا ئەنجومەنی وەزیران یاخود پارێزگار؟ بۆیە مادەکە بۆ یەکێتی هیچ بەرچاوڕوونیەکی تێدا نییە.